سەباسەکەم لەسەر یەکێک لەو پێشەنگە هونەریانەی کە لە یەکێک لە کڵەسەکانی شاری پۆتسمۆس بەڕێوەچێت لە ژێر ناونیشانی هەڵەبجە لە ڕۆژانی زیێڕیندا کرێتەوە. ئەمە دیارە مەبەست لەکردنەوەی پێشەنگایە گواستنەوەی کللتوری کوردی و بوونی میمۆریاڵێکی هەڵەبجێ لە وڵاتە. سیانزە هونەرمەند لە پێشەنگەکەدا بەشداریان کردووە. من سەباسەکەم لەسەر گرنگی ئەم پێشەنگایە و واکردنەوەی پێشەنگاکە و بابەتی پێشەنگاکەوە بۆ بە تایبەت قسەکردن بێ لەسەر هەڵەبجە و ڕۆژانی زێڕینی هەڵەبجە، جگەلەوەی کە ئێمە هەڵەبجە هەمیشەوەک شوێنێکی کارە سادبار و وەکو خاوەنی چەندی قوربانی بینیمانە، بەڵام لە ڕۆژانی زێڕیندا لەسەر تایتڵەکەی هەندێک هەڵوێستاکەین لەگەڵ بەڕێز کاک مەریوان جەلال کە شێوەکارە ڕاستەوخۆ لە بەریتانیاوە لەگەڵمانەوە قسەباسی لەگەڵاکەم. کاک مەریوان سڵاو لێ بم، کاتت باش. سپاس بۆ تۆ. بەر لە هەموو شتێک بوونی ئەم پێشەنگایانە لە یەکێک لە وڵاتی تردا و پێشەنگەکە تایبەت بێ بە بابەتێکی کوردی ئای تا چەند گرنگە؟ بەڕاستی گرنگی پێشەنگاکە لەوەی خۆی بینێتەوە کە ئەمە با بڵین وەک ئەوەی کە لە شاری پۆرتسموس کراوەتەوە لە دوو ئەنجام لە خوێردێ کە شاری پۆرتسموس شارێکە مۆنومنتێکی تایە بۆ شاری هەڵەبجە کە چەند ساڵێکە لە کاتی خۆیدا لە 16 مانگ یادی دەکرێتەوە و هەروەها لە هەمان کاتە کۆمەڵێک لە خەڵکی ئەوێ کە دانیشتنی شاری هەڵەبجەن لەو شارە ژیان بنە سەر. ئەوە دوو گرنگی کە باڵێن ئەو پێشەنگایە پێوەستەکاتەوە بێتەوە. زۆر باشە. هەڵەبجە لە ڕۆژانی زێڕیندا ئەم تایتڵە بۆ واتە ئەوەی کە تیان نمایش کراوە چییە؟ بەڵێ خۆی بەڕاستی پێشم کارە لە ساڵێک زیاتر پێش ئێستا پێشەنگا بداتەوە، بەڵام بەهۆی بارودۆخ و ڤایرۆسی کۆرۆناوە نەتوانرا کە لە کاتەوە ئەوە بوو هەر لە بەرنامەکەی بەڕێستانە چاوپێکوتمان کرد لەگەڵ ئێوە لەسەر ئەو گۆڤارە کە هەمان بابەت و هەمان ئەو بابەتانی کە لە پێشەنگاکە خراوەتە بوو لە بیدایەتە لە گۆڤارەکە هەمان بڵاو کردەوە. گۆڤارەکە بە زمانی ئینگلیزی بوو، بەڕاستی لەناو ئەوەشە کە زمانی ئینگلیزی بوو بۆی کە زیاتر ئەم شارە بە دۆستان و کەسانی بەیانی بناسێنی. دواتر کە بەیانماندا لەسەرەوەی کە پێشەنگاکە بکەین و بارودۆخەکە زیاتر بەرەو باشتر ڕۆی توانرا ئەم جاریان بەڕاستی کۆمەڵێک لە هونەرمەندان لە کاری هونەرمەندانیش بکەینە پێشەنگاکە و لە کەنیسەیەک لە ئاڵین کاتێدراڵێکی گەورەیە کە لە پۆرتسموس کە تەمەنی پۆرتگاڵە گەڕێتەوە بۆ 800 ساڵ پێش ئێستا لەبێ نمایشتەکەمان داناوە. نمایشتەکەش لە 4 بەشە خۆی بینێتەوە. بەشێکیان پێشەنگای هونەرمەندانە کە 15 هونەرمەند بەشداری تیا کردووە. خۆشبەختانە کۆمەڵێ هونەرمەندەوان کە لە شاری هەڵەبجەن لە کۆمەڵی گەنجن بەشداریان تیا کرد و لە پێمانی و هەولێر و هەروەها لە ئەڵمانیا. دواتر پیشاندانەوەی گۆڤارەکە بە شێوەیەکی چاپکردنی گەورە مەتر 50 بە مەتر 50 و کۆمەڵێک جلوبەرجی تایبەت بە شاری هەڵەبجە کە دەڕێتەوە بۆ خەڵکی ئەو شارە و هەریش لە دەستی بەڕێز دڵەخاندا ئەو کارە بەڕێوە چوو. دواتر ئیشێکی منە ئینستاڵیشنێکی گەورەیە لە ناوەڕاستی پێڵێن ناوەڕاستی کەنیسەکە. ئەو شوێنە زیاتر بۆ پاڕانەوە و ئاو نزا بەکارێت ئەلەویان ئیشەکە نمایش کراوە. بیرم نەچێت کارەکە وەکو ڕێکخراوی گوڵان ئیشەکەی ڕێکخراوی گوڵان ڕێکخراوێک
راوێکی چارەکی خێرخوازی کارەکە بۆ هەوڵدان بۆ ناساندنی کەلتوری کورتی بە بە بەتایبەتی ئەوانەی کە لە راوەکەیان سارا پێنجۆنۆ ریچارد گۆڵدن دڵاموراد لەگەڵ من ئەم چوارە هەرسێکمان بە ڕێخستنی پێشانگاکە. زۆر باشە کاک مەریوانمەوە پرسیاری ئەوەت لێ بکەم فیدباکی ئەم پێشەنگایە چی بوو بۆ خەڵەخوا ئەوەی گرنگە ئەمەیە کە تێڕوانینی ئەوان چی بۆ پێشەنگاکە و بە تایبەتیش بۆ باسکردن لە هەڵەبجە و سەردەمی زێڕینی هەڵەبجە. بەڕاستی ئەگە بڵێم کاردانەوەیکی زۆر زۆر باشە. ڕۆژی کردنەوەی پێشانگاکە نزیکەی 150 کەس ئامادە بوو بە کورد و بە ئاڵین بەوانەی کە ئەو شارن وە ڕۆژانە لەبەرەوەی ئەمە وەکو کەنیسەیەک خەڵک خۆتانە ئەچێت بۆ ئەوێ بۆ دوعاکردن و بۆ نوێژ دەبێت خۆتانە نزیکەی تقریباً 70 کەس لەوێ ئامادەگە و کتێبێکماندا ناوە کە فیدباکیان نووسن بەڕاستی تا ئێستا فیدباکێکی زۆر باشمان بڵاتەوە بە تایبەتی پێم باز لە کەلتوری شارێکەکەی کە پێش باران شارێک بووە پڕ لە هونەر پڕ لە کەلتور پڕ لە موسیقا لە هەموو ئەو بابەت ناحیانی کە لە هەڵەبجا هەیە بەڕاستی ئێمە بە شێوەیەکی زۆر بوون پێشانگاکانیشاندراوە. زۆر باشە بەشداریکردنی کورد لەم پێشەنگایانەیەوە تا ئەوانەی کە کاریان تێدا کردووە هەمووی لەوێن و هەر لەوێ ئەژین یاخود لە باشووری کوردستانەوە هاتوون لەوێ ئیشەکانەکەن. نەخێر پێشانگاکە بەڕاستی سەرەتەم بانگێشتمان بۆ کرد بۆ ڕێکاوی بڵان دواتر خۆشبەختانە کۆمەڵێک من هاتن بەدەن پێشانگا بەدەم بانگێشتنەوەکەوە واتوانیمان بەڕاستی کۆمەڵێک لە کاری بنەمەندان هەڵبژێری بەداخەوە گرفتێک هەبوو بەڕاستی زۆربەی لە بنەمەندان لە ناوەڕۆکی بابەتەکە تێناگەیشتن چونکە ئێمە بانگێشمان کردبوو کە پێشانگاکە باز لە ڕۆژانی زێڕینی هەڵەبجە دەکات نەک چیمیە باران بەڕاستی بەداخەوە کۆمەڵی کەپاتگەیشتن کە باسی هەڵەبجە باز لە چیمیا باران بوو بەڵام نەخێر ئێمە جارە ڕوویەکی کەی ئەو شارە مامشاندا بەڕاستی لەوە ئێمە ڕاست بۆ هەموو شارێکدا بۆ لە تاپەوە تاقانەقین ئەگەر ئێمە ویدۆ بکەینەوە هەموو شارێک لە کوردستان سەردەمێکی زێڕین هەبووە بەڵام بۆ هەبدا بەڕاستی بیرۆکەی کارەکە لای خانەوە هاو ئەویش بە بۆی کە خۆت ئەوچی شاری هەڵەبجەیە دواتر ویستی ئەو زەمانە خۆی تیاژیاو بەڕاستی بکرێوە پرۆژەیە ئەگەر ڕاستی بڕێرەکەی ناو هەڵەبجە کۆمەڵێک لە ئەدیب و لە شاعیر لە کەسانی بۆت بەوان و خاوەنی داواچی یەکەم کەسی کە کورد کە ژنێکە عادی لە خاتمە دەتوانیوێتی ئەو شارە بەرێ بەڕێ ئەمانە هەمووی بەشێکن لەو کەلتورەی شاری هەڵەبجە و بەشداری کاتەش ببوورە بێمە سەر پرسیارەکە ئەو کەسانی کە بەشداریان کردو بەڕاستی کۆمەڵێکن بەڕاستی ناوەکان تێک دەچێت ناوەکان بکەنەوە گەریانمەتین بەیت ناوەکان بەڕاستی جوانە ببەکرە سۆنیا ئەحمەد نەوشیروان عەلی خۆم محەممەد حەیدەر محەممەد حەیدەر لە هەولێر سۆنیا لە بەریتانیا لە گلاسگۆ نەوشیروان لە هەڵەبجە خۆم لە لەندەن عەبدوڕەحمان میرزا لە هەڵەبجە ئاری میرزا لە بەریتانیا هەڤاڵ لە ئەڵمانیا تانیا لە هەولێر ئاودێر ڕسمان هەڵەبجە لە سلێمانی دانیشێت محسین پیرۆ مامۆستا محسین لە سلێمانی بەفرین ڕەشید لە
بەریتانیا و کاتێوا سەعید لە سلێمانی. خۆشبەختانە بەڕاستی کۆمەڵێک لەو کارانەکەمە دەستمان گەیشت هەموو کاری زۆر نایابن و خەڵک زۆر بە پەرۆش کارەکانیە کرد بە تایبەتی کارەکان زۆر تایبەت بوون لەسەر هەڵەبجە و ئەو ڕۆژانەی کە هەڵەبجە لە کۆکوندسی کاک مەریوانۆک دوا پرسیار تاکەی ئەم پێشنگایە بەردەوامە بێ ینی تاکەی ئاوە بەکراوی پێشنگاکان مێنێتەوە. بەڵێ چواردەی مانگ کرایەوە پێشنگاکە بۆ چواردەی تا سێی مانگ بەردەوامە لە سێری 11 ئاخر دێت. زۆر باشە دەست خۆش بێ سپاس بۆ بەشداریکردنت کاک مەریوان جەلال. سپاس بۆ کورسات هەموو کات وەکو هاوکار و هاوپشت ئەو پێشنگا و چالاکی شتانی ئاگێزێتەوە. سپاس بۆ تۆ.